باشە مامۆستا دەمەوێت ئێستا پرسیارێکی تایبەتی لێ بکەم پێم خۆشە تۆزێک ڕوونکردنەوەمان بۆ بکەی لەسەر ئەو پرسیارە کە مامۆستا فایق ئەحمەد بۆچی لە لەندەن تیرۆر کرا؟ ئایا سەر بە حیزبی شووعی بوو لەلایەن ڕژێمی بەحسەوە تیرۆر کرا؟ چۆن بۆ ئەو بابەتە ئەگەر بۆمان باس بکەی؟ ڕاستیت پێ بڵێم ئەو بابەتە ئەوەی نازانم ئەوەی تۆ باسی دەکەی بەس برا گچکەمان بوو لە دوای ئەوەی هەموو خانەوادەمان وێران بوو بابم بەزجیدا ئەمە لەسەر نەفەقی خۆمان یعنی ناردمان لەوێ ئەو حالەتە ڕوویدا نەمازانێ ئێستاش نازانم بەس ئەوەندەی دەزانم فازلی برام کە چوو لە بەغدا ئەوەی کرد بە دوای ئەوە کەی چوو کابرا پێی گوتبوو لەو شتەی مەکۆڵەوە کەواتە خەتەرناکە کەواتە دەستی خۆیان تێدایە دەسەڵات فاشیات و بتێنێتێ. ئەی مامۆستا دەڵێن ڕاستە کە ئەحمەد سەرات سەفاری عێراقی لە سویدستان سەفاری عێراق لە سویدستاندی ناوە نەبوو برایەکی دی نازمی برام نازم ئەحمەد سەرات بەڵێ لەگە کۆمەڵی کوردی بەڵێ ئەوانە لە پارێتفاڵە ویژمیان دەستە سەفاڕەت ئەو بە پێی ئەوەی لە بینی ئەوە مابوو دەستیاڵا لە کێشە ئەوان دەستاوە کێشە نەکەوتە بە دەستی ئەوە لەقتە ڤیددیۆیەکانە پیشاندا کە لە پۆلیسەکان دەدا لیان دەدا لە پۆلیسەکان ڕژێن و ئەوانە هەیە ڕاست. زۆر باشە مامۆستا بابێمە با چایەکت خۆی با سار نەبێتەوە داوا لێبوردن دەکەم. دەست خۆش مامۆستا فەرم شەکر. باشە مامۆستا ئایا کاریگەری ئێوە چی بووە لەسەر شاعیرانی وەکو تەڵات تاهیر و زانا خەلیل کە و کۆمەڵێکی دیکە کە باس لەوە دەکەی کە کاریگەریت هەبووە لە سەریان؟ کاریگەریەکان چییە؟ ئەگەر دەبێ بزانم ئەگەر کاریگەریت هەبووە لە سەریان نووسینەکانتان زۆر جیاوازن لە یەکترێ. بەخۆی دەبی جیاواز بێ کاریگەریەکان دەزانی چۆنە؟ بەڵێ ئێمە من ماوەیەک مەسەلەن لەبیرمە لە نادی ئەوەی دادەنیشتین ئەو کات پێیان دەگوت نادی ئاعلام ئێستا ئەوەی ئاڵایە ناوی پێ دەڵێن سنتەری ئاڵا؟ سنتەری ئاڵا. بەڵێ شەوانە ئەو گەنجانە زۆر لەگە من دادەنیشتن بۆ هەیە یعنی ئەو شتانێکە باسمان دەکرد ئەو کات خوێندنەوە ئەوانە مەسەلەن ئەو برادەرانە ئێمە دادەنیشتن ئەوان زانا خەلیل و نەگەی لە دەورماندا هە برادەرمان بوون برادری خۆشەویستیشمان بوو تەڵعەت تایی زار دەهات ئەسکەندەر زەلار بوو زۆر بوو زار مەسەن سەرکەوت ڕەسوولەمی شاعیرێکی باشە زۆر جوانە زۆر بوون لە گەنجەکان لەبیرم نییە مناقشاتمان دەکرد باسی فکر و باسی شعر و ئەو کات بەس هەموو ئێمان بەوەی نییە ئەگەر بەخۆی کەسێک بەخۆی ئەگەر بەهێیەکی توانایشی تێدا نەبی ئەوڕاکەم ئەو شەر نییە سوود لە مۆرگە دەتانی لە گوگل لێرە سوود بە شاعیرەکانی دنیا ئەوانە بخۆیان تاقەی جوانیان تێدا زانا خەلیل بەخۆی ئەو تاقە جوانی تێدا لەگەر زانە پاش ئەو دانوستانە توانیمان ئەوە دەرکەین پرۆژەی برادرانی زنار لەگەڵ زانا خەلیل و لەگەڵ حەمە عەلی خان لەگەڵ بەناوەکان بڵێ بەناحە بیریان نەکەم لەگەڵ حەمە عەلی خان لەگەڵ فریاد هیرانی ڕەحمەتی پرۆژەی برادرانی زنار پرۆژێکی ئستاتیکی ئەوە بوو بە معریفی بوو نیمچە بڵاومان کردەوە چەند کتێبێکمان نامیرکەیەکمان چاپ کرد دواتە زیاتر لەگەڵ زانان ماینەوە لەسەر مێزەکان قەسیدەمان دەنووسی شعری هاوبەش و ئەوانش ما بڵاو دەکردەوە کۆتاییدا هەرکەس دنیای خۆیە هەرکەس ستایلی خۆی ئێستا من تەڵعەت تاهیر ستایلێکی تایبەتی بە خۆی هەیە زانا خەلیل ستایلێکی خۆی هەیە ئەسکەندەر چیرۆک دەنووسی ئەو کوڕە باونە سەرکەوت ڕەسوول زیاتر بەرەو لیریک دەچی زایدەن شعری دی
دنیایکی تایبەتی خۆیان ئەوانە بەهرای ئەگە تێدا نەبیانیان دەتوانی هەرکەسە و بەهرەی خۆی هەیە و هەرکەس دەبێت ڕێچکەیەکی تایبەت بە خۆی هەبێ بۆ شعر نووسین. هەیە